باش تماشاوان نجا ئاستانگیên hember pêkanîna prosesa hevjîniyê. Gelo pêkanîna prosesa hevjîniyê di welatê me de astengiyên li beramberê li hember wê çi ne? Di niha da dihêt gotin gelek caran ku rêja qeyrabûnê di nava her du ragezan da mêw nêr di bilandbûnê de ye. Ev hên bû çi vedigerîn? Aya astengiyên hember prosesa zewacê astengiyên aborî ne, astengiyên kumalatî ne, an ku lêktîne geştina korokîşa ne, nebûna xoşewîstiyekê rastaqî ne ye? Yan jî nebûna têgeşinekê mantiqî ye bû çawatkiya pêkanîna vê prosesan ku çine nava vê prosesê ji aliyekî çokoran ve an jî daxwazkirina gelek zêra ye ji aliyekî çan ve. Gelo hîn bû çi vedigerînin? Piştî vê navberê gelme dabin û serinciyên xwe li ser vî babetê nîşan den. Astengiyekanî berdem pêkênanê proseyê hawsergirî em e nav nîşanî tewerî emroyê bernameyê mayekê xelk e. Hîwadarîn hemûtan beşdarî bikin û serincekânî xwetan li ser em tewere nîşan bidin. Duayem navbera li xizmetê ew da. Belê bînera berêzekan astengekanî berdem pêkênanê proseyê hawsergirî li welatekemane êwe bû çi gerîntewe? Heye em astengiyane li çi royekê xwe bînewe? Li rûyî komelatî, aborî, lêk têne geştinîkî babetyane li nêwan korokêç an nebûnî xoşewîstiyekî rastaqîne yan bûnî rêgir lemper lemla lewla li berdem pêkênanê ew proseya yan heşta hebûnî eqliyetekî navçegerî û eşaîrgerî ke alên min kî xwe nadan bew aşîreta an bew kese an bew kese yan jî nebûnî têgeşiniyekî waqeî û hezkirdin bi birpirseretî li ser em proseya an kuçûn bûna em proseya li layan her dukî layewe yanîş li ber bûnî dawakarî kiç bi taybetî li ser alton ke êstaş bayê alton an ku nirxê alton li bazarakan zor giran e. Ew bû çi gerînewe? Em e babetê em rûmane. Li xizmetî wergirtinî serincê ew dayînî yekem peywendîşman bawkê hewkar li Hewlêr e. Belê bawkê hewkar. Alo. Belê. Kaka şew baş. Baştir bû cenabet. Kaka kar tewereket li ser hawsergirî wabzanim em şew. Belê. Astengiyekan an ku kospekanî berdem pêkênanê proseyê hawsergirî belê. Belê welaî destxweşî li hikûmetekem bew zora. Bi rastî yanî شتێکی زۆر زۆر گەنجانەکە بەو نەوە کە هاوسەرگیری بەڵام کاک هەوکار ئێمە پرۆتەی گەورەترمان لە بەردەمدایە بۆ باسی ئەو پرۆسە مەشتاکردنی پێشوەکو پێشنیارێکە تەلەڤیزیۆنە جوانەکەی ئێوە ئەو پێشنیارە ئەەکەم کە کاک هەکار ئێمە وەکو خۆم کە پەیوەندیم کردی بەڕاستی بەناوی ئەوە تەلەفۆنم نەکرد کە بڵێ باسی پرۆسەی ئاسەنگەکان تۆ کاکی باوکی هەوکار ئێمە هەموو ڕۆژێک هەر ڕۆژێک لەسەر پرسێکی دیاری کرا و پرسێکی لە لای ئەوەی بینە لە جێگای گرنگی پێدان بێ ئێمە قسە و باسەکەن ئێمە ئەخێنە ڕوو تەوەرەکەوە قسە لەسەرەکەن توش هەر پێشنیارێکت هەیە پێشنیارێک لە لای تۆ گرنگ بێ ئێمە قسە لەسەر بکەین ئەم بکەینە تەوەر فەرموو بڵێ لە لای خۆم منووسمەوە و پێشنیارێکت زۆر بەجێ لەبەر چاوەگرین بەڵێ فەرموو. بەڵێ سپاس دەکەم. وەکو ئەوەی کە ئێمە کاتی خۆی لە ساڵی 96 پۆلیس بووین بەڕاستی لە ساڵی 96 هەولێر گیرە ئەوەل حەسر یەکێتی لە هەولێر نەما ئێمە فەسڵ کراوین تا ئێستا نازانین فەسلەکەمان ئێستا حالیم برانی گۆڕان گەڕاینەوە کە 2 ساڵ و 9 مانگ معاشەکان ڕاوەستاوە وەسێراوە یعنی ئێمە ئەوە لە 96 تا ئێستا 50 جار ئەمە 1000 جاریش سەردانی بەڵبەر دووڕقەکانمان کردی ئەگەر پارتی وەگرێچێتی نە لە سلێمانی دەیانگەڕێنەوە شەرتەکان نە لێرەش کاک هەوکار نازانم مەبەستی حکومەتی مەچیە ئەمە وەکو حزب حزبی بووین ئەمە بەنسبەتە خۆمانیەکێتی بووینە جەماعەت شێرە نازم پارتینە لە سلێمانی تقل کرێنە بەڵێ باوکە هەوکار تێگەیشتم لە سەرنجەکەت بێگومان بڕیارەی لە لای حکوومەتەوە دەرچووە کە سزا دەراوە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی ئۆپۆزیسیۆن جارێکی دیکە بگەڕێنەوە سەر کارەکانیان بەڵام کۆتوالی لە 1996ەوە لەو کاتەی کێشەڕی ناوخۆ بووە لەو کاتەیەوە فەسڵ کراون تا ئێستا بێگومان سەرنجەکەت لە بەرچەوەی هیوادارین شوێنە پەیوەندی دارەکانیش جێ لە سەرنجی تۆ بێن بوو تا ئێستا ئێوەش مافتان نەگەڕاوەتەوە بۆ ئێوە باڵێ سوپاس بوو سەرنجەکانت لانەمان لەگەلە لە شاری سلێمانی بەڵێ لانەخان ئێوارە و باش باشتر دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم زۆر سوپاس بەڕاستی ئاسەنگیەکانی هاوسەرگیری بەڕێی من لایەنی ئابوووریە چونکە زۆر جار کوڕێکە ئاچێتە داوای کچێک
ماڵی باوکی کچەکاڵێن ئەبێ ماڵی جێی بۆ بکەیت و ئەبێ ئاڵتونی بۆ بکەیت و خانی جیا و دای هەنێشت ئەکەن کە بەڕاستی ئەو گەنجە لە توانەیە نییە ئەو جۆرە کارانە جێبەجێ بکات یاخود ئەو یان جاری وایە کە ئەو کوڕاچێتە داوای کچەکە ماڵی باوکی ڕازی نابێن کە ئەمەش بەڕای من کچی ئێستا بینی نازانانی بەڵێ لا نەخان تۆتی داواکردنی ئاڵتون و زێری زۆرە لەلایەن کچەکانەوە ئایا پێکینانی ژیانی هاوسەرێتی بەرپرسارەتێکی هاوبەشە لە سەرچانی هەردوو کەس کە پێکەوە هاوبەشە بنەوە لە بڕیارداندا لە چارەنووسی ئەم خێزانەدا کە پێک دێنن یانیش بەس ئەرکی و هەموو مەسئولاتێکاوکێتە سەرشانی کوڕەکە خۆی بەتەکی دوایە هەموو ئەرکەکانەکەوێتە سەر ئەو کوڕە خۆی بەڵام من جاری وایە زۆر ئەبینین کە کچ و کوڕێکە جیا بوونەتەوە بەهۆی کێشەی ئاڵتونەوە بووە یاخود ئەگەر لە سەیان سا خۆشەویستی هەبێت من لە سەیانەوە و پێنجی باوەڕم پێ نییە ڕێزم هەیە بۆ ئەو کوڕ و کچانە بەڵام دنیایەک هاتووە کە بەڵام نازانم لە پرسیارمی گەشتی پێت وایە ئەرکی بەڕێوەبردننی مەخێزان ئەم پێکێنانی ژیانی هاوسەرێتی بەس بەرپرسارەتێکی کۆربەیەکی چیکە چیچ بەرپرسارێکی نییە لەسەرمە خۆی وایە کچیش بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی هاوسەرگیری کە تۆ ژیانی هاوسەرگیری پێکێنی هەموو ئەرکێک و مناڵ و ماڵ بەڕێکردن و هەموو ئەرکەکانیش ئەکەوێتەوە سەر ئافرەت بەڵام جاری واشەیە ئەو دایک و باوکانەکە ئەو کچە نیان بۆ کوڕە باوەڕم وایە ئەو دایک و باوکانە لەسەر زەرێری ئەو گەنجەنی چونکە دایک و باوکی هەر یەکێک لە ئێمە تەمەنێکیان بەسەر بردووە دنیایەکیان بینیوە لەم ژیانەیە بەڵێ سوپاس شیناس لە کەرکووکەوە لە گەلمانە ئەم کاتەوە باش شیناس لە کەرکۆک بەڵێ فەرموو باشتر بۆ جەنابەت زۆر سوپاس والله رفعت له رفعت يعني ثبت مستري في محكمة يعني أو أنا جابوا نوايا أصلا ما ترجيلين أو شو قرأتي أو من كشيوني يعني بيورايا جاوزة يعني ما داري بيش لها بتركتن فباشي بالسنوات كل اللي يعني كومونيتي أبو يوا ینی جیاوازی بیرۆڕا پێت وایە بێتە هۆی ئەوەی کە هاوسەرەکان لە یەکتر جیا بنەوە یان هۆکارێکی تر هەیە کە لە بیدات ئەمان لەسەر بنەمایەکی پتەوی لەکتێگەشتێکی بابەتیانە لە ئاڕاستە ئاساسیەکانی ژیانی هاوسەرەتیان پێکەنێنەوە بەڵێ بێگومان کار هەردووچی درنگە ئێستاکە یعنی بابرین لەسەرتاوە لێک گەشتی بێتم بناخەکەیان بێت بابرین لێک ناگەن یعنی بەڵێ بیرۆڕایان جیاواز كان كسرت ناقل واستكون يلي بين يقومن هم يهوكا بەڵێ سپاس تەماشاوانانی جا بابەتێمە لەسەر ئاستەنگێن هەمبەر پێکەنینە پرۆسێسا هەفژینیە گەلو دنهایا کوردستانێدا بە تایبەتی لە هەند دەڤەرن دیاریکردی لە کوردستانê وەسا دێتە گازنێنوێ دێنەکردن و کێچ gelek زێران دixwazin ئەگەر کچێکی شب کوڕێکی بکە ئەگەر قایشەکە زێران و نەها نزانم بووە هەندێک تشتێن دین و gelek pitir ئەگەر نەخوازن ئەف کچە دناڤا çav û an dinava خەڵکی خوادا ماڵباتە خوادا بکەم دێتە تەماشاکردن گەلو شیکردن لە هەمبەر زێران لە هەمبەر پارە لە هەمبەر هەندێک تشتا کۆ بە پارە دێتە کردین قیمەتا vê çi ye yanjî şîkirin anko çûna nav prosesa hevjîniyê ekel ser bi nemayekê wisa be ku hezkirdin bi berpiseretiyê be ji ber hindê ku pêkînana hevjîniyê suneta jiyanê ye êkiş bi namayên esasên jiyanê ji bon jiyan berdawamî pê bête dan ew xoşewîstî ku gelek hêjaya di nava mirovan de ew xoşewîstî di gel kesekê de be ku jiyaneka berdewam jiyanekê pirbextewerî hebe belê li ser vê hûn dikarin li her ciyekê bît peywendiyê di nava bername bikin و سەرنج بۆچونێن خوا نیشان بدەن بەڵێ بینەرە بەڕێزەکان پێکهێنانی ژیانی هاوسەرێتی ئاستەنگەکانی بەردەم ئەم پرۆسەیە ئێوە چۆن لێکێدەنەوە پێتان وایە لە چه ئاراستەیەکە ئەم ئاستەنگیەکان لێکێدەنەوە شاو پێنجوێنی ئەڵێ بەڕاستی ئاستەنگەکانی گەورە لە بەردەم پێکێنانی پرۆسی هاوسەرگیری دەگەڕێتەوە بۆ بژێوی و ئابووری ئەو کێسە و نەبوونی شوێنی نیشتەجێبوون و هۆکاری زیاتریش هەیە بەڵێ دەشتیمان لەگەرە لە سەرمان بە بە لە هەولێرەوە کاک دەشتم کاتەوە باش ئەو کاتت باشتاگەکار بەڵێ فەرموو ئاستەنگەکانی بەردەم
هاوسەرگیری لە ڕابردووە لە ئێستادا کۆمەڵە گۆڕانکاری پێوە دەبینرە بۆەوەی کە لە ڕابردوو ئاستی سەقافی و ئاستی تێگەیشتنی کۆمەڵایەتی کمتر بوو لەوەی کە ئێستا کە دەبینرێ بۆیە من داعاتێک لەم پێنج ساڵەدا دەبینمەوە لە ئاسەگەکان لە کۆمەڵایەتی سەقافی سیاسی ئاینی ئابووری ئەمانە دەوری خوێنەوە ئێستا کە ئاسی داواکاری و ئاستی داواکاری هەوسەرگیری لەلایەن گەنجەکانەوە زیاترە بۆی کە یەکێک لەم خاڵانێک کە حکومەتی هەرێمی کوردستان دەستی یارمەتی بۆ گەنجەکان درێژ دەکەوە هاوکاریان دەکا پێدانی هاوکاریەکی باشە هیچ بڕی 5 ملیۆنە دەتوانن هەنگاوێکی باشی پێوە بنێن گەنجەکان بۆ هەنگاو نەم بۆ هاوسەرگیری بۆیە من داوا لە هەموو لایەنەکان دەکەم بە ڕێگای عەشایری و بە ڕێگایەکی دواکەوتوانە بیر لە دابینکردنی هاوتر بۆ کوڕەکانیان نەکەن زۆر جار دەبینین کوڕێک داوای کچێک دەکە بەڵام دایکی باوکی وە خێزانەکەی پێتوانێ ڕێستیوینە من زۆر جار دەڵێم ئەگەر ژن بۆ دایک و باوکیتی باو بێنێ بۆچی پرس بە کوڕەکەی دەکەن کوڕەکەی بۆچی ئەمان تەداخلی ئاەتیوی دەکەن بەڵێ کای دەشتین بەڵێ بێگومان وایە هێرش لە شاری سلێمانی کاک هێرش ئەم کاتەوە باش کاک هێرش بەڵێ گیان فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێکم کاکار زۆر سوپاس بەڵێ بەڕاستی ئێمە ئێستا بۆ پرۆسی هەوسەرگیری سیرەکەی حکوومەت ئەم حکوومەتی ئێمە کە پێڵێن حکوومەتی هەرێم و بەساڵ حکوومەتە و پەرلەمانە 5 ملیۆنی داناوە بۆ پرۆسی هەوسەرگیری کە چێتی بازار یەک مسقال ئاڵتون داوای یەک خوێنی لێکە دووەم شتیچکە تۆ 5 ملیۆن داناوە ئەو 5 ملیۆنەی نایەکە 2 ملیۆن دانە و جێگەی نیشتە جێبوونی بۆ دابین کە نەکو 5 ملیۆنی بۆ دانی ئەچی ئینتیفاقیەکێکی کە لە بنەمای حکوومەتەکەتانەوە بەغەڵەت هاتوون ئێوە تاجرتان هەیە بە ئاڵتونەکان هێنن هەر شتێک بێن گران یەکەن لەسەر خەڵک بە هەر شێگە ئەڵێ حکوومەتێکمانەیە بەڕاستی وەکو مناڵ وایە حتا گۆبستان شتێکی پێ نیشانیان نیکە ئێستا مناڵ ئەگەر لە ماڵەوە دایک و باوکی پێ بڵێ ئەوواکە ئێستاکە ئەم حکوومەتەی شوای لێهاتووە بەڕاستی بەس کاک هێرش ئەو سولفەی زەواجێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوانێک کە زەواجێکیان لەسەر 18 ساڵیەوە سەرف کردووە پێت وایە ئەم پەنابردن بۆ زێر بۆ ئاڵتۆن پەنابردن بۆ هەندێک شتی ئەوید وەکو خانوویەکی جوان و سیارەی یەخیر مۆدێل و مۆبایلێکی ئایفۆن و تا دوایی پێت وایە ئەمە بنەمایەکی تەندروست بێ لەسەر ئەم بنەمایە ژیانی هاوسەرێتی پێکوێنرێ کاگە هاکایگیان هیچ بنەمایەکی تەندروست نییە نەخێر هیچ لەگەڵەوەیان نیم لەبەرەوەی 5 ملیۆن هیچ شتێکی پێ ناکرێت کە هەموو خەڵک ئەزانی ئێستاکە من بە بەڵگەوە لامەکە کوڕە مەسئولێک هەر بۆ ژنێنانی کرێ قاعەکە لە چی وڵاتێکە 5 دەفتەری پێیەوە 5 دەفتەر بەس بۆ کرێ قاعەکە اینجا کوڕێکی هەژار بە 5 ملیۆن ئاڵتون بکڕێ ماڵ دروستکە سیارە بکڕێ موبایل بکڕێ عنیتەوە ئەمە هەر پرسیار دروستەکە بۆ حکوومەت ئەمە جێگەی پرسیارە ئایا ئەم حکوومەتەیش هەر واز بێنە لەم گەنجانە هەزاران شارە کرێت چییە هەر جێگەی نیشتە جێبوونی بۆ دابین کات بەڵێ دوستی لە باژارێ دووکە دیگەلمەیە بەڵێ کای دوستی دەم باش دەم باش دەم باشتر کەرەمکە ڕێزە سەڵاتمە بوتانە گەلێک سوپاس بەسم ڕەخنەکە بچیکە یەکە تۆ دەلیێ بدەیان سەرچاوات خزمەت دەمە کەرەمکە ممنون سپاس سەر وان برادەراوت بەرهەیە لە تەلەفۆنی ڕاستی گەلێک ماندید بن و زەحمەتت بن مەجی بەڵێ وڵی پرۆگرامێ بووری مسێ 4 جۆرە گێر دەستخۆڤەینا تەلەفۆن لێ تەلەفۆنە من نەوەرگرت داخوازە لێبورینت کەم کایک دۆستی بێگومان ئەمژێک دەخوازیین بە کورتی سەرنج بێنە گەهاندن بۆی هەموو کەسێک ئەوێ دەخوازە بەشداری بکە مافی هەبە بەشداریە بکە بەڵێ کەرەمکە سەر بابەتێ هەوە بەڵێ ڕاستی گەلێک تشت هەین تۆسا بناگەری هەندێک و خەیرە بۆ ناو تشتە یەکی ئابووری
بوري او بوري راسي كورك بيتشينا بيتن باید سه دفتر اکا مصرفی بکتن الضوابط اوی بله یک دوستی یادویه بری بجازی بسیار گشته کم نه لدوی که گلو لدوی که واسه دیتا کوهنده حتی پرانی که وقت کره دیشته دخازه شرط اساسی کرینا قایش کازیرا و زیرا گله گله که یعنی اوی کره هبی نبی دین کل کی ببین تبیا زیرا بکت گلو دنها دا او دیارده چای الوری خود راسي يا هي عشان بيش متى يا مساجي وكتيك نصن كده حول خو يعني بيكو كيسكا فقير بيش مولا فقير بيت بساكتي والله كورك فيت مودية كما ظنها بيت وقايش ابو متشيكاتو وفلان تشتي تشيكاتو نصن كده خو اريها كبرايوي يجيب خاصيت وفي طلب جيب كان في دخازي جيب كان اري بوبي تشيتن بو برايوي تشيكات بو جنبراوي تشيكات اوادي خاصن بسا گلگت هنگی جواکیش یه هنگ یکی شو جواکی اوه بشتن عشایری اوه فلان عشیرته اوه فلان بنا ماله نولان نادینی و تشتکی دیجی هی مظنهی ها کچی گلگ خمازت که سرسه کرکی یعنی اگه چیز نی نده بشت والله گلگ هات بنامه مچی پی نکر از هندشی بتیم بله که دوستی و نفیت اوه بله بگو من اف دیارده یه هی وكنت بيجيم بالي ونافهم دوسكي بونه دوسكي سوبر دوسكي كاي دوسكي ام خوشحالين ببره خوشنا ولا شاري سليمانيا باشتر دايله برينا كاين كبي ما ادمي كلا سريري بيماندي فرما زور عصايه بريسيم كاتب باش بريسم همو كاتيكي جنابك سپاس بشي چاوە کەمی وەڵی تەوەرێکی باشتان کردوتەوە لەبارەی ئەم بەرنامەیە کە داتانناوە ئیمڕۆ بەڕاستی ئیمڕۆ گەنجی ئیمڕۆ بێبەشە زۆر لە هیوایەت و ئاواتەکانی خۆی کە بێنێتە دنیاوە تێگەی دەربارەی ئاڵتون و دەربارەی ژنێنان کە ئیمڕۆ گەنج ژنێنێ و هاوسەرگیریەکە حکومەت پێش بلوێنەدا پێش بلوێنەکە ئێستا من خۆم کارمەندێکم لە فەرماندەی تێگەی عەسکەریە پێش بلوێنەیانداوە پێمان پێش بلوێنەکە ئەبێ مای 6 مانگجارە 180,000 بدەینەوە تێگەی نابێ فیرارکەی نابێ بڕۆی مەعاشەکە شێوە نیەوە تا 47 ڕۆژە مەعاشیان نەداوە بێمان تێگەی 47 ڕۆژە مەعاشیان نەداوە بێمان 6 مانگی جارێکی شەبێ 180,000 بدەینەوە ئیمڕۆ گەنجی ئیمڕۆ سەیرەکەی خانووی نییە سەیرەکەی هەروەها بێتەوە ژیانێکی ناخۆشی چیتە خانی کریەوە 200,000 300,000 کرێ خانووە دەی ئاوە دەی مۆلیدا ئەدەی یعنی گەنجەکانی ئیمڕۆمان هەمووی سەرگەردان بووە ئەجا لەو بەرنامەیە ئێوە ئەمانەوێت چایە بەو گەنجانەیە بخشێنەوە بیگەینە دەم حکومەت شوێی لە گەنجەکانی ئیمڕۆ بێ گەنج ئیمڕۆ سەرگەردان بووە هەمووی ڕاتە دەرەوە هەمووی بۆ خۆی سەری خۆی هەڵەگرێەوە تا گەنجێکی وەکوی قالاوە کە خۆی ئیدام کرد ئەوە بێ بەرنامەیەک بوو کە لە هاوسەرگیری خۆیان لە ژیانیا کە هەڵی بژاردە بوو إذا حسب كل الري كان على كي إيو بيكينا دم أو مسؤول برزان بله كاي خوشنا من مسؤول شبرزت منصور شبرزت يلم حتى يساكو مجي باورناكم دقيقة لخانيشي مالشي بيقاني أبو بي بله ئێمەش هیوادارین شوێنە پەیوەندی دارەکان بە تایبەتی بەرپرسانی حکوومەت کە ئەرکی بەڕێوەبردننی کاروباری ئەم وڵاتە و پەیدانی خزمەتگوزاری بە هەموو تاکیەکانی ئەم کۆمەلگایە بەختەوەرکردین ئەم کۆمەلە لە ئەوان وەکو بەرپرسارەتی هیوادارین گیان لە سەرنجی ئێوە بێ وەکو پێویستیش ئیش بۆ بکەن کە داواکاریەکانی ئێوە حەقی خۆتانە جێبەجێ بکرێن ئامانجمان لەگەرە لە باوە نور کاکەمان چەم کاتەوە باش ئەم کاتە باش کاکەجان زۆر سوپاس دەستخۆشمان بۆ بەرنامەکەەوە سوپاس کاکەمان فەرمۆ بەڵێ کاکەمانج بەداخەوە هیوادارین بتوانێت دووبارە پەیوەندیمان پێوە بکاتەوە هێمن لە بازیانەوە لەگەڵمانە کاکێ منم کاتەوە باش فەرمۆ ئەو کاتە باش قوربان جان باشیت هەموو کاتێکت سوپاس سپاسەکە مەڵای بەریسبە تەوەرەکەتەوە دەستی خۆش بە تەوەرێکی باش وروژات دابەزاندووە سپاس فەرمۆ بەڵێ وەڵای خۆی ئێستا ئێوە تەمەد باس دەسەرەوەکەم پێش ملیۆنی سرفەیەکە یەن بە هاوڵاتیانەوە بە گەنجان وەنیە ئێمە باس لە ئاستەنگەکان لە کۆسپەکانی بەردەم پێکێنانی پرۆسی هاوسەرگیریەکەین بەڵێ وەڵای جا هاوسەرگیری ئێستا لەم ڕۆژەیە لەم وەزاییەوە لەم ڕۆژەیە کۆس و تەگەری زۆر دێتە بەردەمەن بۆ نمونە ئێستا لەم کاتەیە مەسەلەی ئاڵتوون گەلێگەلێکرانە یعنی ئێستا کابرا ماتا مۆزەفێکیش بێ لەم کاتەیە ژیانی هاوسەری بۆ پێک نایری و بۆی لەبەرەوەی ئێستا لەم کاتی ئاڵتوون گرانە جە دواوە کابراکە خانووی نەبێ مەسەلەم چێتە خانوویەکە لە کام شوێنی خراپە خانووی بە بکرێت لە مانگی 150,000 کەمتری نییە ئەلۆ کاک هێمن بەڵێ
هەرێمان لەگەلە لە تەختەقەوە کاک هەرێمان کاتەوە باش. السلام عليكم. عليكم السلام. بس خوشي برنامج خلي لكم. زۆر سپاس. توليش جان هالبزاد وسبارت با استنكاني برنامج هالسرگيري من لما كم هو كاري سركي عبورية. دوم بلاي كم ودبي كان مع شخور براسي أمره جان قرز بوه لروي معديوه. سيم أو كسيجن أيه ندبي خانوي كسر بخو خارم عماده بكا. شوار بهوي بوني فساد هيك بربلاو بهوي انترنت وموبايل وكوا بوته هوي بيمتماني لاي كان ذكر لاي خاون واني ككذب مرددن بله بيان نبوني هوشياري هاوسرگيري يعني خلق هوشيار نيه بعد الله هاوسرگيري بله جاوا اشتيش كي برز من سير بيد خلق كي تاربنت كتي هي كغند كتبو دا خاطك سكاني داوي 50 مسقاشير مسقالك گەنجەکە دەخشێتەوە گەندی ئەمڕۆ قوڵبەسەتی هەیە. بەڵێ کاک هەرێم طبعا داواکردنی پارە بۆ شتێکە بۆ کاڵایەکە تۆ بکریت داواکردنی پارە ئەنکۆ بردننی پارە لە بەردەم کاڵایەکە پێت وایە ڕۆحی ئینسان لە بەردەم زێڕۆک ئاڵتون و شتیوا و مسقال چەند مسقال و چەند مسقال بفرۆشێ پێت وایە ئەو کابرای وەکو تۆ لێ کەیکیی لە بیداتەوە پەروەردە کردووەتە ئەو ئاستەی گەیشتوتەوەی کە ئەویش وەکو ئەوان بچێتە ژیانی هاوسەرەتیەوە بەوەی ژیان بەردەوام بێ داوای زێر بکات و ئەم هەستە و ئەم شێوازە بیرکردنەوە لە ناو کۆمەڵگەیەمە کەم تا زۆر کە هەیە تا ئێستاش چۆن لێکە دەیتەوە ئەوە خۆی ئەو شتانە لە کۆمەڵی عەشاری ئەمە هەیە ئەو شتە زانیتەوە تەقالیدیە لە کۆنەوە هاتووە ئەبێ کچێکە خوێنی تاکە شەهادەیە کچە دەوڵەمەندێکە لەبەر خزمەکەی ئەو بە 70 مسقال مێردی کردووە دەبێت ئەوش بە 70 مسقال مێرد بکاتەوە ئەو خۆی ئەوە کێشەکەیە تەمشای پاشەڕۆژ ناکەیت تو دەبێت کچت بە مێردا خوشکت بە مێردا گرنگەوە بگونجێن زێر تێخۆزە هەر بۆ کابراکەی دوای ئەنم بۆ خۆی گەرێتەوە بەس مەقسەدەکەی شتێکە ینی تو لێکۆڵینەوە بکە لەسەر ڕێژەی تەلاق. بەڵێ محەممەد لە چەمچەماڵەوە لە گەرمانە لەسەر ئەمان پرس کاک محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتتان باش بەڕێز دەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێکم بەڕاستی زۆر سپاس جیاوازیکردن بۆ پێکێنانی ژیانی هاوسەرەتی کە کەسێک دوو کچ و کوڕێک یەکتریان خۆشەوێ لەسەر بنەمایەکی پتە و مکۆم یەکتریان خۆشەوێ بەڵام ڕێگیری هەیە ڕێگیری باوکەیە ڕێگیری دایکەیە ڕێگیری خۆشکەیە ڕێگیری ماڵبات عایلە عەشیرەت هەیە تۆمە چۆنێکە دەیتەوە وڵی لە کۆمەلگای ئێمەیە ئەم شتە زۆر باوە ڕێگریکردن بەڕاستی شتێکی بربڵاوە اینجا هۆکارەکانی خۆکوشتن و ینی سەر هەڵگرتنی گەنجەکانمان بۆ دەرێ وڵاتەوەمان هۆکارێکی زۆرن بۆ منە تۆ داوای چەند ساڵە کچەکەت خۆشەوێ زیان پەیوەندێکی پاک و جوان لەگەڵی هەیە تۆ سەرەکەی داوای خەڵگەنێری ینی من شتیوان بیسووتیان ئەگەر شویان هەبێت یانە بێت سەر خۆیان هەڵگرن یان شوی بکە هەر جوانە کوژین یان تۆ تەسەڵکە ئەگەر کەسێکە چەند ساڵ خۆشەویستیە چێ بە داوای کار نایدێت ناچارە بێت يعني سر خوي هالقريب وموضوع في زواجي من براسي باش تيجي باش يا زلمه دصوصي لحكمتك يعني ما هنافيا باسكت في والله خرافه بياج بلاد بو ام كاتب بو قاز يعني زور كمان بلام هر شلون يبقى هر باش يعني بلام يسجل شكاوى يقولون من خوم يساك خريكم خوم خريك يوم موضوع روشتهم كفيلك منا وكفيلك سياسه شخص زار من كيتي بري اسميكيتي بردو ما هم عمل لك متوقع بردو ما تبارك وجر مالن كاكا والله عملنا اخوات كاكا بونا اخو والله عم موتشي كما بيت واصو بنجابي دي سنه بقرب بداي كفيلش يعني كويس كواتا كاي محمد كواتا کومەلگاش هاوکار نییە بۆی پرۆسەی هاوسەرگیری لە بینی کوڕکیچەکان پێک بێنەوە تۆڵێکە کەسێک بە کەفیلەگریت وەکو یارمەتیەکت بدا وەکو هاوکاریەکەت بکە بۆی بچیتان پرۆسەیە کۆتواڵی داوای پارێزیاتر بەڵێ بێگومان هاوکاری زۆر پێویستە بە تایبەتی بۆ ئەم کاتی ئێمەش ینی بەڕاستیە بێت دایکان باوکان بیر لۆ بکەنەوە کە ئەم کچە کە ئەگەر بەدڵی خۆش نەکات زۆر بێت تەلاق لەوە ڕۆدا کەسەکە شوەکات لە ئینسانەکە تێ ناگات نازانێم کەسە چۆنە ناچارە بێت مدێ لەگەڵ یاژێ بە ناچاری یعنی ئێمە زۆر خەڵکە بینین هەر لە بیدایەتی زەواجەکەیە تۆسی کە معدل کێشەیانە معدل لە تۆرانی جە من داواکارم ئەو کەسانی کە کچەکان هەندن بشوو تەنابی لەوە نەکەنەوە کە ئەمە کەسێک چۆنە ڕەنگە ئەو ماڵ باوکی بەباشی نەزان کچەکە خۆی بەباشی بزانێت ڕەنگە لەگەڵ بگونجێت ئەو خۆشەویستی کە لە بینیان دروستە بێت ڕەنگە هۆیەکی زۆرەوە بێت کە بتوانن هەتا سەر بە پێکەوە بژێن تۆ نابێت بەڵێ کاک محەممەد بەڵێ سوپاس غەمگین کۆساریمان لەگەلە ئەم کاتەوە باش غەمگین خان ئێوارە باشتر باشی کاکە کار زۆر سپاس فەرموو باستەکەم بەڕێزی بوو لە کاکە کار بۆ ئەوی لە کاتی هیچ کەسێک نەگرم لە بەرنامەکەیە طبعا دوێنێ بەرنامەی مایکی خەڵک تایبەت بوو بە
تەوەرێک تند و تیژی دژی مناڵان هەڵبەتە بە ڕێزێک لە بەرنامەکەی جەنابسەوە من ژۆک و هاوڵاتیەکە پێویستە دیفاع لە خۆم بکەم تەشهیری بەناوەکەم کرد من لێرە ڕوونکردنەوەی ئەیان بۆ ئەو بەڕێزە بۆ کەسێکیشکە گوێی لەو بابەتە بوو بێت دیارە ئەو برادەرەوتی بەناوی منەوەوتی کۆمەڵی قوتابی لە خوێندنگەی پشکۆ بەدەستی ئەو مامۆستایە بەدەستی مامۆستا چۆمان بە مقەس قژیان ئەتک کرابێ من هەر لێرەوە بۆ ئەو بەڕێزە و هەر کەسێک گوێی لە بابەتە بوو بێ ڕوونی ئەەکەمەوە کە تەواوی قسەکانی ئەو کارزان ناوە دوورە لە ڕاستیەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە طبعا وەڕێوبەر و تێکڕای مامۆستاکان شاهیدن لەسەر مامەڵی من لەگەڵ خوێندکارەکانە لە ماوەی 8 ساڵی ڕابردووە کە من مامۆستام بەقەت باڵە مێشولێک من ئازاری هیچ کەم لە قوتابیەکانم نەیاوە و هەر لێرەوە داوا لە هەموو بەڕێزێگەکەم مایکی خەڵک بەڵێ ئازادە بەڵام مانای ئەوە نییە هەر کەسێک هەستێ و فەنگ بنێ بە تاریکیەوە و من بە هەموو کەسێک ئەڵێم بە هەر کەسێک کە خاوەن پیشەیەکی پیرۆزە لێرەوە پێی ئەڵێم پیشەی مامۆستای پیرۆزترین پیشەیە وەمان دووترین دڵسۆزترین کەسی لە ناو کۆمەڵگەیە چکە پیشەکەمان خۆی دوورە لە هەر فرت و فێڵ و بەرژەوەندێکی تایبەتی بۆی لێرەوە ڕێگە بە هیچ کەسێک نایم کە تەشهیر بە ناوی من و هەر مامۆستایەک کۆ بکات کە شتی بۆ هەڵا بەسترێ سواسی جناتەکەم بەڵێ غەمگین خان زۆر سپاس هیوادارین ئەو کەسەی کە ئەو قسانەی کردبوو ئەو کۆتوالی تەشیر کردبوو هیوادارین جێ لە سەرنجەکانی جەنابەت بێ و تێگەیشت بێ کە ئەوەی ئەو وتویەتی ڕاستیەکی چییە دوایام ناوبەرە تەماشەوان نێجا جاردنم بە هەڤڕاینە بەڵێ گۆلدن بۆی ڕاوند لە سەرۆری کۆمەڵاتی ئەڵێ هەر ئەچیتە داوای کچێک ئەڵێ ئەمانەم بۆ بکەوەی 5 مسقال زێر سەیارە ماڵی بەجیا موبایلی ئایفۆن تا خەمنەوەی تورکی مانگی هەنگوێنی لە پاریس چۆن ئەمە هەموو داواکاریە جێبەجێ بکرێت بێگومانێکە ئەمەوا بێت مەبارێکی قورسە بەڵێ فەڕیدون مالێگەلە لە چەمچەماڵەوە کاک فەڕیدونم کاتەوە باش باش بەڕێز هەموو کاتێک فەرموو بە قوربانە بم وڵی باز ئەم سلفە زەواجت کرد بەرنامەیەکی جوانە دەستخۆشیەم بەرنامەیە لێکەم بەڕاستی زۆر سپاس فەرموو قسەی خۆ لەسەر بکەواتە بە قوربانم وڵی من بینە چەمچەماڵەوە بڵێن سلفەی زەواجم کردبوو سێم عەقدێکی زەواجم مەبوو سێمان بوو شمولم کە ئیتر هەستام بەڵێ بەڵێ کای فەڕیدۆن کاک فەڕیدۆن بەداخەوە ئەحمەدمان لەگەلە لە کفریم کاک ئەحمەد ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بەڕێزم باشی زۆر سپاس فەرموو بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەت لێکم بۆ بەرنامەی هیوادارم هەموو کاتێن بەرنامانە بەردەوام بێت سپاس کۆمەڵگاکەی ئێمە وای هاتووە کە تا ئێستا ئەو ئاچی ڕۆشنبیرەیە لەناو خەڵکە بڵاو نەبووتەوە من کەسێکم 4 ساڵە کچێکم خۆشەوە تا ئێستا 4 کەڕە چوومەتە داوای باوک گەڵێ وەڵایەن نایە ئەی کچێک گەشتووی خۆشەوێ کچەکەی توش خۆوێ خۆشەوێ بەڵێ ئەی بۆ نادە تۆ کارەکان چییە کەواتە خۆم چوون بۆن پێمرد بە گوێ ئیسلام من هاتوون بۆ لەگەر کچێکی باشە من داوات لێەکەم کەیدە کوڕی خۆت هەڵا لە من تێگەی دنیا کێشەکەی من ئاوەتانێ کە ئێستا زەلامی زۆر زۆرم نردووە کامەی برادێتی کامەی خزمێتی هەر ئەڵێن نایە ئێمەش سەر چارەکە هەوای لێ هاتووە کە گەشتمە دەوڕادەی ئەم جارە بڕۆمە داوای نەیدا سەر خۆمەڵگەرمە بڕۆم بۆ خارج کاکی ئەحمەد هوکار چییە هوکار بتەحدید باوکی کچەکە بۆ ڕازی نابێت کەواتە ئەواتان یەکتریتان خۆشەوێ بەم ڕادەیە تەنیا هۆکاری بەلای منە ئەوەتانێک کە تێنەگەیشتووە لە ژیان تێنەگەیشتووە لە خۆشەویستی تێنەگەیشتووە لە ژیانی ئەو کەسەی کە چ هۆکارێک دەستنیشان کردووە تکایە کە بەرچوی پرسیاریم دە چ هۆکارێکی دەستنیشان کراوە هەیە تەنیا ئەو هۆکاری دەستنیشان کرد ئەڵێ بۆچی خۆیاتووە ئەڵێ بۆچی خۆیات وەڵام نایدەم تەنیا لە بەرەوە نییە بێژی کە مانەکەی وی بڵێ وەڵام کوڕەکاری نییە ئەم کوڕە کەسێکی خراپە یان کەسێکی باش نییە ئەنی باس هۆکارەوە بکەوتەوە خۆت چوتە داوای کچێکە بەڵێ بەڕادەیە خۆشم کە خۆم چوە بەردەم باوکی تەمان ئەمە ئیرادەیەکی زۆر بەهێزە ئیرادەیەکی زۆر بەهێزە کە کوڕ خۆی بچێت داوای لە باوکی کچەکە بکای کە من پێی بڵێ من بکە بە کۆڕی خۆتەوە ینی ئەمە ئیرادەیەکە ئیرادەیەکی بێسنوورە لە خۆشەویستیە لە ڕێزگرتنە هیوادارین کاک ئەحمەد
ئومێدەکەت بێتە دی و باوکی کچەکەش جوانتر و باشتر لە تو تێبگا و وات لێ ناکات تو شەک و گەنجانی تر سەر هەڵدە هیوادارن تۆش ژیان بەردەوامە بە ئیرادەیەکی زۆر بەهێزت هەبێ هەموو شتێک ئینسان ئیرادە هەبێ هەوڵ بدا چارەسەرە بێ نەبەزمان لەگەلە لە کەلارەوە کاک نەبەز هەم کاتەوە باش ئەم کاتەوە باش گیان هەموو کاتێک فەرموو باشی بە قوربان زۆر سوپاس دەستخۆشی تەوەرەکەت لێکم سوپاس فەرموو بەڕاستی تەوەرەکی جوانە بە هیوام هیچ نەبێ وەکو ئێمەی گەنج کە هیچ نەبێ گوێ لەو بەرنامەیەگرن مەتابعی و بەرنامەکەین ئەوەندەیش دایک و باوکان گوێ لەو بەرنامەیە بگرن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەزمونێکیان هەبێت حەس بە لێبرسینەوە بکەن من نمونەیەکی بچوو باشەکەم برادێکم چووە داوای کچێک طبعا باوکی مامۆیان چوون باوکی کچەکە چووە قینە جارێ لە ماڵدەران کردی بوو دووەم جارێتر نێدا بوو سێم جار کەسکری بردی بوو ئەدە چوو ئەنکارە باوکی زۆر گردی بوو بەس بۆ کچەکە نیادەشو لە هەمان کاتە دەمشی بکەرەوە ناو خزم و کەسکار و دۆستی خۆی ئەڵێ ئێمە بەختەوەری کچەکان منێ بەختەوەری کوڕەکان منێ بەڵام بە پێچانەوە قسە قسەی دەمە قسەی ناوەڕۆک نییە قسەی ناخەوە نییە کە کوڕەکە علاکولین وازەکە ئاوڕێ نەگرم کاتێ ماڵی باوکی کوڕەکە چوونە داوای کچەکە سیرەکەی داوا مسقالێکی زۆر زۆران کرد نمونە من سەوارە بە ئاڵتونە باسەکەم پێشەکی باوکی کچەکە تەسەوەر کرد داوا 180 مسقال ئاڵتونی کرد باوکی کوڕەکە وتی من شەرەفی خۆم ناوەتە گرە و ئەبێت 200 مسقال ئاڵتونی بۆ بکڕم باوەڕم پێ بکە ئەم نمونە حەقیقەتە ئەم بەسەرادە باسەکەم حەقیقەتە ڕوویاوە 180 مسقال 200 مسقال ئاڵتونی بۆ کڕی باوکی کوڕەکە خانە حەوشەی خۆی فڕۆشووە ئیجار بە یەک ماگینە بەر کچەکەی هێنا بۆ کوڕەکەی دواستی وا ئیجارەی سەیری مۆقفی کچ و کوڕەکە بکە کچ و کوڕەکە دەستیان کردێک ئاڵتونەکە فڕۆشتەوە خانەکەم باوکی سندەوە بۆ باوکی کوڕەکە واتە هاتن بخانی ئیجاری جانشتن ئێستا خۆشترین و بەڵێ کاک خۆش گۆزراییدان بەڵێ کاک نەبەس بێگومان گەرانەوەیەکی سەرنجڕاکێش بۆ بەڵام کات ئەوەندە ئەتوانین ئەوەندە بەشت لە کات بدەین لەبەرەوە خەڵکێکی زۆر لە سەیری تەلەفۆنە بێگومان تەماشاوانە نێجا باوێکی چێ چاوە خواستاوی یاهوسە هەیە و کچەخوا لە هەمبەر زێران لە هەمبەر ماڵی دنیاە بفرۆشان بدە کەسێکی گەل و وەکو پێشتر مەگوتی وەختی تو داخوازە زێرات کێت و داخوازە ماڵی دنیایت کە لە هەمبەر کچەخوا بدە کەسێکی وەکو سنەتاژیانەیە تو نادەوی عقدەکە دێت محکەمەی پێکەن چارچۆبێ عقدێدا ئەڤە دێ ژیانە پێکەنن ژیانە هاوژینیەدا ئیدامێ حیاتێ بدەن وەکو چاوە دایک و بابا ئەوانژی نەفسی تشکری گەلو ئەvە بوو هەیە حتا نکەژی ناف کۆمەلگەیمەدا جەوهەر لە شاری سلێمانیەوە کاک جەوهەرم کاتەوە باش کاکار جانم کاتی جەنابی شە باش هەموو کاتێکت کاک جەوهەر فەرموو دەستخۆشی بەرنامەکە و تەوەرەکەشم لێکم تەوەرێکی جوانە بەڕاستی سپاس فەرموو من ئەڵێم سەرەتا ئەو هاوڕێی پێش خۆم ئەو هینێکی ڕایەوە وڵای من دەستخۆشیان لێکەمیشێکی زۆر باشیان کردووە ئەوە یەک دوو بەنسبەت سولفە زەواجەوە هەرچەند ئێستا بڕەکەی باشە بەڵام هیوادارم باشتر بکرێ بەڕاستی ئەلەم پارێزە بەلاحەی لە وڵاتە هەیە 5 ملیۆن دینار بۆ سولفە زەواج بن بە هیچی نازانن لانی کەم یعنی ئەم جارەشیان لانی کەم لە 10 ملیۆن کەمتر بێ گوناحە بڵێ سولفەی زەواج و بۆ حکومەتیش بەڕاستی هیچ ناکەوێت بە ئەم 10 ملیۆنە قەچێکە 10 ملیۆنی باتێ بڵێ 5 هەدیە بێ لە پێناوی ئەوەیە کێشەی زۆربوونی ئەوەی ئافرەتان و بڵێن زۆری بەڵێ کای جەوهەر کاماونەتەوە بە ئەوە چارەسەر بکرێت 5 هەدیە بێ بۆ خۆیان 5شی لیان بخەنجێتەوە ئەوە شتێکی باشەوە من هیوادارم خەڵک تەوعیەی ئەوەی هەبێ کە بزانێ بە مەسائلی زەواجکردن بە ئاڵتونی زۆر و بە مەصرفی زۆر ئەگەر بە تەناوی ئەو بۆ بیبەسێتەوە باوەڕکە کاکەکار ئەگەر کابرا نەیەوێ بگونجێ نەک 200 مسقال 6 کیلۆ ئاڵتونیشی پێ بکە ئەنجا بەڵام ئەگەر بێ بەیەکەوە بژین وڵایی برا بە کەمترین شت بەڵام خۆشترین ژیانیانە بێ ئەخیر قسەم پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم فەرمێ باشترین زەواج ئەو زەواجەیە کە مەصرفی کەم بێت بە بەرەکەترین زەواجی ئەو زەواجەیە کە مەصرف و خەرجیەکەی کەمتر بێت دەستخۆشی بێ کەم بەڵێ بێگومان زۆر کەس زەواجیان کردووە بینەرە بەرزەکان لەسەر ئەساسی قەرزێکی زۆر دواتر کەوتونە کێشەی زۆرەوە لەسەر مەسەلەی قەرزدان و لەسەر مەسەلەی جارێکی دیکە فرۆشتنی ئەم ئاڵتونانە و کۆمەڵێکی و کاری تر کارزانمان لەگەلە لا بشەی شەیدەوە کای کارزانم کاتەوە باش سڵاو لێ بێ برام باشی سڵاو لە جەنابێشت کای کارزان فەرموو بەڵێ کای کارزان بەداخەوە لیزامان لەگەلە لە شاری سلێمانی لیزا خانم کاتەوە باش فەرموو
زۆر سپاس باشی برێ من سپاس فەرموو بەڵێ کاکاکەجان لەسەر تۆری بەرنامەکەتان ئەوانەی کارنە ڕێگری لە بەردەم پرۆسی هاوسەرگیری بەڵێ چ لەلایەن کتابەوە چ لەلایەن قوڕانەوە بڵین داخوازی زۆر هەیە داواکاریشتی گەورە لە یەکتر چۆن بڵین مەسەلەشی کوردی هەیە هەر کەسەوەکی بەقەدەر بەڕەکەی خۆی ڕاناکێشێت ئەگەر بەقەدەر بەرەکەی خۆمان پێمان ڕاکێشین ئەتوانن بە شێوکی زۆر جوان و ڕێک و پێک زەواج بکەن و دووەم شتیش کە هەبێت ئەوەیە کە زۆر خەڵک یانی زۆربەی گەنجانیان سەردەمە بێکارن نەبوونی کار نەبوونی شوێنی نیشتەجێبوون ینی ئەوە کار لەسەر ئەوەی کە ئەوە بکرێت بەڵێ لیزاخان تۆوە کۆ کچێک زۆر کچ هەیە زۆر کچ هەیە لە وڵاتەیە طبعا لە وڵاتی ئێمەیە وا باوەکە هەموو قورسایەکی مەسرفاتی حەفلەکە و هەموو شتێکە کەوێتە سەرشانی کوڕەوە ئەمە وا باوە لە دێر زمانەوە هاتووە تا ئێستا بەڵام لە ئێستادا زۆر جارگلەیە لەوەیەکێک کە هەندێک لە کچەکان ئاڵتۆنی زۆر داواکەن حتا خۆشیان نەزانن کە باری ئابووری کۆڕێکە زۆر سنووردار کراوە زۆر محدودە ئاڵتۆنی زۆر خازن داواکاری زۆریان هەیە تو بۆم کچانە چیاڵی بەڵێ بەڕاستی کاکارگیان ڕاستە شتێکی زۆر دروست و تەواوە منوەکو خۆم پێم وایە ئەگەر بێت ئاڵقە و خۆشەویستێکی وفادارێک لە بینی ژن و مێردا هەبێت زۆر باشتر لەوەی کە من داوای شتێک ئاڵتونی زۆر کەم و کە بزانم دوای ئەو شانی خۆم ئەگرێتەوە کە دوای خۆمە بێنان کەمتر خۆم شتی کەمتر کەمە ماڵەکەم و لەبەری هاوسەرەکەم قەرزار نەبێ قەت من لەگەڵ وڵایان نیم کە داوای ئاڵتون و ماڵی شتوی زۆر بکرێت و ئەخواتم هیچ کچێکم سەردەمەش داوای ئەو شتە قورسانە نەکات لە هیچ کوڕێک لەبەروی وڵاتەکەمان ئەوەنە گەنجەکانی دەوڵەمەند نین باری ئابووریان زۆر تەواو نییە بەڵێ ڕێبارمانەگەلە لە شاری سلێمانی کاک ڕێبارم کاتەوە باش ئەم کاتە دۆش کاکە بەڵێ کاک ڕێبار ئەم کاتە دۆش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێرم زۆر سپاس بەنسبەت تەوەرەکەەوە کاکەکان بەڵێ من هۆکاری هاوسەرگیری کوڕ و کچ ئەیگەڕێنمەوە بۆ هێندێک شت هێندێک هۆکاری بڵین وەکو ئەوەی کە مڕاعینە لە بەردەمی کوڕ و کچەکەیە یعنی چه باوک بێ یان کوڕەکە بێ یان کچەکە بێ بە تایبەتی ئەو کچ و کوڕانی کە هاوسەرگیری یەکەن ئێستا ئەبێ لە قاڵبی گەنجایەتی بێنە دەرەوە ئەمە یەک دووەمیش ئێستاکانە وای لێ هاتووە کە هیچێک ئەچێتە داوای کچێک باوکەکە هەوڵی پارەی زۆر و تەماشای سیارە و خانوو و ئەمانەیەکە بگرێت لە ڕووی دینیەوە تەماشای کوڕەکە ناکە هەڵوێستی چۆنە بنەماڵی چۆنە نوێش ئەکا نوێژ ناکە ئێستا ئەوانەی کە زۆر جار هەیە کوڕێکە چێتە داوای کچێک تەماشاتی باوکی ڕازی نییە لەوانەیە کوڕەکە لە نزیکەوە بناسێ یان کە هەڵسوکەوتی بناسێ باوکی کەسێکی پیاوانەیە کچەکەی نایەتێ تەماشاکە کچەکەی من کوڕەکە بڵین مەشروب خۆرە یان تەماشاکەی نوێژ ناکە ئەمانەی هەیە لەوانەیە کچەکەی نایەتێ لەوانەیە خۆشەویستی چیە بێ لەگەڵ کچەکەیە بەڵام کاک ڕێبار پێت وایە ئینسان گۆڕانکاری تیاکرێت پێت وایە مەسلەی ناوچەگەری مەسلەی خزم خزمێنە ئەوان دوور و نزیکی ئەمە ببێتە هۆ کارێکی بۆ ئەوەی کە پرۆسەی زەواجیش لەمەیە تهدید بکرێ ڕاستەکەی ئەزایی چۆنە خزم خزمێنە مەسەلەن ئێستاگان کەسێکە ناسێ یەکەم جار ئەبێ ئەخلاقی کوڕەکە بزانێ تەماشاکەی کەسێکی بەدین و بە ئەخلاق بێ بۆ هاوسەرگیری خۆشیان باشترە بۆ یعنی کەسێکە لە ڕووی دینیەوە کامڵ بێ بەڵێ کاکی ڕێبار بەڵێ سەرنجەکانت گەیشتن ببوورە دیارە خەڵکێکی زۆر لەسەر پەیوەندیە ئەمیرە لە شاری سلێمانی بەڵێ ئەمیرە خان ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت بەڕێزەکەم دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس فەرموو من هیوادارم لەو باوکانە لەو دایکانە کاراستانی بۆ گەنجەکان بکەن بەڵێ با ئەو کوڕکچانێک یەکیان خۆشێ هەوڵ بن بە یەکیان بگەنە نەک لە یەکیان دوورخەنەوە بەڵێ وە داواشکەن لە حکومەت ئەو سولفە زەواجەی کە ئەیان نەنێ با بڕاستە 5 ملیۆنە بەڵام 5 ملیۆنەکە لەوانەیە بەشی پێشەکەی خانوویەک نەکا بەڵێ زۆربەی گەنجانمان ئێمە ئەزمەی سەکەنیان هەیە بڕۆ لە هەر کەسێکیانە پرسی یاخود کەسێک مارە ئەەکەی ئەڵێ وەڵا خانوم دەست یاخود لەبەر ئەوە تا ئێستەرم گواستە و خانوو نییە بەڵێ بەڵێ میرەخان بێگومان ئەمەش هوکارن ئەمەش وەکۆیە واڵێن هوکارن لەوەی کە پرۆسەی زەواج بەرد ئاستەنگی لە بەردەم هەبێ بەڵێ ئەحمەد لە باژارە دووکە دیگەلمەیە کاک ئەحمەد ێوار باش بەڵێ کاک ئەحمەد کاکەکە چاوەنی
از باشم تو چوانی ممنون سپاس دست خوش برنامهات کی گلک سپاس کاک احمد کرم که ممنون گلا صاحبی مثلا برنامه سر زواجه مانا کاکا بله سر آستان گو کشن زواج گل و زواج روی پرگله که آستان گان به او آستان که بدید ناتا چنه کو زواج پرنگه که جان پیک نهید بله کاکا پروسی زواج کارکی پیروزه بله یا زواج کرکه که آن کشکه دهشی کدو کرد به چیت خوازید هر دو لایان در راضی بند بله و یادی ترجی کچک بود لیخو حش کرکیت یاتن و دو گلک زیران خوازید باری کرکیت هند گران کرد دیکرت بند اینا اف زیر خاصنا بطيبتي لدفر هي اف زیر خاصنا كك احمد تو في چاد بيني و تا چند کارگری سر پروسه زواج پشتی دوات کرنه یا پشتی کو دوات نه کرنه فردو که چنه جمع هف بله بله کاکا یا یعنی پشتی زواج بیجی مانا کاکا بله پشتی زواج اندک اویشه چید بند مقصدات اوه مانا بله کاک احمد بله سپاس پیوندیات بگو من بس ما بو کو کیتا گوتی سر بنمای زیر خاصنه کازور افکار چی دیندار د بیتو پشتی زواج جاردن دین اوی خدانه دینی ته دخازه دین خود که ته او چا دینی ولت اجاره کردن تو بیا بيت وان زرا فروشیت ان افکار د کویت باندوریا کا گله خراب ده گلو یعنی کیچ وقتی شد کتن پیوستل سر هندی بنماین ین مقنعین لتجاشتن شی بفی کوریب کتن سر خوشویسی که راستقینه سر رزگدنه که راستقینه سر بجداری پیکرنه ده همو بریار و کارنجیان فی کوریدا دا پیک و ببن خدان عائله زارو کنوان هبن وان زاروکان سر بنمای که جان پرورده کن آن سر بنمای زیری گلو زیر پارت تکرین پارت برانبر چه تکرین روح انسانی هست خوشویستی وجدان کرامت برانبر پارت تکرین بگو من نوجه که شوان اصلا گای تماشا وان نجا خواستنا گلک زیران خواستنا مالو سیاره و ایتر درو و نظانم چی و همه که شوان اصلا گای کو دیاردا قیربونه دناوا که چوکران لکردستان گلک زیده دبید و گلک کشجی لسروی بنمای هنه رمضان هر کی لاکر دی گلمیا بله کاک رمضان السلام علیکم علیکم السلام پیش وقت رئیس سلام بو برنامه هوا در خوشی آواد کم گلک سپاس برنامه من بو پیشکی ها خانی تجاوز دی خانی تجاوز زمانه بریار خود على اساس خانی تجاوز بو آقاری چی مثلا صاد چی بی وانیا بریار داولی هاتی مثلا خانی تجاوز نیست تقریبا بالمنطقه خیسته ده خانی تایی عالم مثلا نکی چی کری دخازی تا چل سروی اگر بکرتی کاک رمضان هر چند تاوری ما سروی چند دینینه بس اگر بکرتی دخازی خواه بجیل سروی چون که داوی برنامه فرمو دخازم بو تزان مثلا شنو کشفیل خانی تجاوز همی بیا حامی پاره مثلا بریار هات بخود چی بکن یعنی شولی چی بید چی نو بید الا مثلا نو که هات پاره چی پاره مثلا بدد ترگری چی بید و مثلا همه کسی جی پاره نیم مثلا شولی بید چی بکن بله کاک رمضان ویدارن سرنجا تا بو الین پیوندی در گشت بید دخازیل بورینت کن دیاره دمیم برف داویه ایت چید بله لسر توری کمالاتی هیمداد خوشناو علی من چند هکاری که لبردم اصلانگکانی هاو سرگیری یک علی زور جار کومالگه واتا دوروبر بوتا استانگ کری گیر بونه لبردن پروسه هاوسرگیری مروها دو علی شوینی نیشت جیبون خالیکی تره و داوی بگو من زور باسی زور استانگی تری شکا خوزگه کردی علی نبونی خانو گورترین گرفته بو پروسه هاوسرگیری بله هر وها جوتیار صلاح الله خوشت که جوتیار علی برای من به متمنی به داوا کردنی ماره زور لالایان کچ و دست بجه مال جاتن بله هر وها شات عزیز علی نبونی خانو یکی که لگرفته هر گورکان بله بیناره برزکان هم هیویدارین کورو کچین ولات ما لسر بنامای که لیکتی گشنه که تمام خوشویسی که گلک مکم همو بگهنه مراد خواه حتی صبحی افکار من شوان عادل دبابته که لیوی گرمتر ده خدمت و ادبه ریز و حرمت ما قبول بکن سلاوین مجی بو همه وان و اوین کو پیوندی کری پیوندی انها نوگرتن بو همیاجی هرشاد بن